لە چەند ڕۆژی داهاتوودا وەفدیەکێتی سەردانی لایەنە سیاسیەکان یاریێم دەکات بۆ گەیاندنی ئەو پرۆژەیەی کە ئەنجومەنی سەرکردایەتی پەسەندی کردووە دەربارەی چۆنیەتی بەشداری کورد لە حکوومەتی داهاتووی عێراق. لە پرۆژەکەیدا یەکێتی داوا دەکات بۆ ئەوەی کورد بە سەنگ و قورسایەکی زۆرەوە بچێتە بەغداد و پێداگیری لەسەر جێبەجێکردنی مافە یاسایی و دەستووریەکانی بکات، پێویستە کورد بە یەک تیمی هاوبەش گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق بکات. کورد بە یەکگرتووی بچێ بۆ بەغا و کورد بە پرۆژەیە بچی بۆ بەغا و کورد ینی ئەولەویەتی کورد لە بەشداری لە حکوومەتی ئایندەی ئەم عێراقا بەڕاستی مافەنەتەوەیەکانی بی و ئەو مافانە بی کە لە دەستور داهاتووە. بەم شێوە مامەڵە لەگە بەرنامەی ئەم حکوومەتە بکە بە پێی بەرنامەکە. ئەمە پرۆژەیەکی بێگومان نیشتیمانی و نەتەوەیە، پێم وایە لایەنەکانی تریش بە هەمان شێوە بیرەکەنەوە، بەتەنیا بۆ یەکێتی نەنووسراوە، بەڵکو دیدی یەکێتیە بۆ ئەم پرۆسەیە، بۆ چوون بۆ بەغا بۆ بەشداری لە حکوومەتی ئایندەی عێراق. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گەیاندنی پرۆژەکەی و هەروە پرسی پێکێنانی یەک وەفدی هاوبەش لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم بۆ گفتوگۆ لەگەڵ بەغداد بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا وەفدی یەکێتی سەردانی لایەنە سیاسیەکان بکات. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت ئەگەر کورد بە پەرتەوازەی بچێتە بەغداد ناتوانێت داواکاریەکانی لە حکوومەتی داهاتووی عێراقدا جێ بکاتەوە. بمانەوێت بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان لە بەغدا دابین بکەین ئەبێت یەکگرتوو بین و یەکگرتوویش بەدڵنیایەوە ئەگەر ئێمە لە هەرێم لێکترازاو بین ناتوانین لە بەغدا لێکترازاو نەبین و بۆچوونەکەشمان ئەوەیە کە پێویستە هەمومان لە هەرێمی کوردستان کێشەکانی نێوانمان چارەسەر بکەین، بناغەیەک دابنین بۆ ئەو کێشانە چارەسەر بکرێن و سەریش هەڵنەدەنەوە. ئەنجا لە بەغدا ئەتوانین یەک گروپ و یەک تیمی کارابین بۆ بەدەستهێنانی ئەو مافانەی کە ئێمە بە هیگەلی کوردستانی دائەنین. واتە ئێمە بە 58 کورسی مامەڵە لەگەڵ لیستەکانی ترەکەین، یان 58 کورسی ئەوانەی کە مامەڵەیان لەگەڵاکەین 58 کورسیان بەدەست نەهێناوە، لەبەرەوە لە پێگەیەکی بەهێزەوە مامەڵە لەگەڵ ئەوانە ئەکەین. بەهۆی بوونی دەیان لیست و هاوپەیمانی و بۆچوونی جیاواز لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق پێناچێت پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق کارێکی ئاسان بێت. بەڵام وەک چاودێرانی سیاسی دەڵێن ئەوەی بۆ کورد لەم کاتەدا گرنگە نێوماڵی خۆی یەک بخاتەوە و بە یەک وەفدی هاوبەش بچێتە بەغداد و پێداگیری لەسەر جێبەجێکردنی داواکاریەکانی بکات لە حکوومەتی داهاتووی عێراق. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.